سڵاتان لێبێت و ئەو کاتتان باش بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆی ئەوڕۆمان. لە بەرنامەی ئەمڕۆماندا باسێکمان دەبێت سەبارەت بە ئاڵوگۆڕ ناوچەکە و دەستێوەرزانی ئێران و تورکیا لە هەرێمی کوردستان و کۆمەڵێک باسی دیکە کە بە میوانداری بەڕێزان محەممەد خاکی ڕۆژنامەوان و چاودێری سیاسی و هاوڕێ ئاکوانوەری ئەنجامی کمیتە ناوەندی کۆمەڵات هاوسێ دەکەین. هیوادارین ئێوەشتا و کۆتایی لەگەڵمان بن. ئەڕۆمەلای میوانەکانم هاوڕێ ئاکۆ و هاوڕێ محەممەد سڵاتان زۆر سپاس کە بەشدارن. زۆر سپاس سڵاتان عەرز دەکەم. منێژەروە سڵاوم هەیە بۆ ئێوە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەروەها سڵاو و ڕێزی تایبەت بۆ کاک هەمی خۆشەویست. زۆر سپاس کاک حەمە پرسیارەکانم بە ئێوەوە دەست پێ یەکەم بە دیاریکراوی لە ماوەیەدا ناوچەکە ئاڵوگۆڕی زۆری تیادا پێش هاتووە بوو لە ماوەیە کورتەدا لە ماوە کورتدا ئەم هەموو ئاڵوگۆڕە و ئەم هەموو کێشمەکێشە لە ناو ناوچەکەدا بەوجود هاتووە. ئیجازە بدە لە پێشا سڵاوێک ئەرزی ئێوە بکەم و بینەران و بیسەرانی بەڕێزی رادیۆ کۆمەڵە هەروەها هاوڕێی خۆشەویستم کاکاکۆ زۆر خۆشحاڵم لە خزمەتدانە. ڕاستیەکەی ئەوەیە ئەو ماوە وەزعیەتەکە هەر تەنها وەزعیەتی ناوچەکە وەزعیەتی زۆر شوێنی تریش ئاڵۆزە. ئەویش چەند هۆی سەرەکی هەیە. یەکێکی ئەوەیە لە ئاستی دنیا ئەمریکا ئەو هێز و دەسەڵاتەی جاران نییە بە زۆر پێوەر ئەتوانی باسی ئەوە بکەیتوانە بەهێزبوونی چین و ئەو کارانەی کە رووسیە کردیەتی و لەولاوە ئەو هاوسەنگیانەی کە لە بینی ئوروپا و شوێنەکانی ترا بەرحاڵە و ئاڵوگۆڕی هێز و توانایی ئەوانە دەستپێیەکە لە وەزعیەتێکی وا کە هێزە ئەسڵیەکان هێزە گەورەکان ئەوانەی کە بە ئێسڵا وەزعی دنیایان ئەخەن بە بارێکە لەگەڵ یەک کێشەیان هەیە و بە مەسائلێکی تر و مەشغوڵن هێزە ناوەندیەکان هێزە متەوەسطەکان دەتوانن ئەو وەزعیەتە بخۆزنەوە و سریە کار بکەن. ئێمە هەمومان نەزانین ئەمریکا بە چین و بە تایوانەوە گیرودەیە، ئوروپا بە ئوکراین و رووسیەوە، رووسیا بەسەدەن وڵاتێکی وەکو ئوکراین داگیرەکات کە لە سازمانی ملەلایە 15% وڵاتەکە ئیشغاڵەکات و ناچێتە دەرەوە و قوانینی بین المللیش بەرحاڵ ڕێگەی پێنادا، بەڵام ئەمە لە وەختی لە ئوروپا داگیرکاریەکی وابێ هێزەکانی تر وەکو تورکیە وەکو ئێران ناویان بنین هێزهای متەوەسط هێزای ناوەندی و ئەوانە وەزعیەتەکە ئەقۆزنەوە و لەو شرایەتایە کە کێشە پێش دێ. ئەگەر ئێوە مەسەلەن تماشایەکی کێشەی ئەرمەنستان و ئازەربایجان کەن بە شتێکی تازە نییە دوای سقوتی و متلاشی بوونی شەوروی سابق ئەم کێشە هەر بووە، بەڵام لە دەورانێکە پەراسێنێ. ئەگەر ئێوە تماشای نەقشەی جۆغرافیای ئێران بکەن لەسەرەوە لە شماڵە ئێمە تورکمەنستانمان هەیە، تورکیەمان هەیە، ئازەربایجانمان هەیە و کرودێرێکی چکۆلانینەیش ئەرمەنستانمان هەیە. لەم وەزعیەتە وەختێ وڵات ئەو 6 وڵاتە تورکە کە یەکیان گرتووە ئەوانە ئازەری تورکەچێکی ناوەنێوانە ئەبینێت داڵانێکی چکۆلانینەی ئاوا هەیە خۆیان بۆ شرایەتێک ئامادەکەن کە بتوانن ئەو وەزعیەتە بقۆزنەوە. یا مەسەلەن لە عێراقا ئێران وەختێک ئەبینێ وەزعی حکوومەتی هەرێم لاوازە وەزعی عێراق خۆی ئاوایە ئەمریکا ئیتر وەکو جاران دەرگیر نابێت خەریکە لەگەڵ عەرەبستانی سعودی بە هەروحاڵ بە تەوافقایەکی ئەوەڵیاگەن ئەم کێشانە سەر هەڵات. یعنی ئەمە هەورە تریشقەیەک لە ئاسمانی بێ هەورا نییە، کەڵەکە بووی سریە مشکلاتی مێژوویی ناوچەیی تاریخیە کە لەو وەختە هێزەکان ئەیقۆزنەوە. ئەساسەن سیاست یعنی ئەوە، سیاست یعنی ئەوە بزانی لەکەیە چی بکەیت. ئەگەر مەسەلەن حکوومەتی ئەرمەنستان بەرەو غەرب نەهاتایە تۆسکاڵەیە رووسیە ڕەنگە ئەو چاوپۆشیەی نەکردایە لە داگیرکاری ئەو منتەقە کە تورکیا و ئازەربایجان کردویانە. ئەوەیە کە ئێمە لە وەزعیەتێکین کە هێز ئەمریکا و رووسیە و چین و ئەوانە بە جۆرێک بە مەسایلی ترۆ سەرقاڵن. ئوروپا مەسایلێکی تری هەیە شەڕەکە لە پاڵیایەتی لە ئوکراین و ئەوانە
لە ناوچەیشە ئێمە خەریکی ئەم کێشە بین وڵاتایەک وەکو تورکیە وەکو عەرەبستان وەکو ئێران ئەتوانن لەو وەزعیەتە کەڵگۆر بگرن و بکەونە دوای بەرنامەکانی خۆیان. بەڵێ زۆر سپاس کاک حەما ئەڕۆمە ڕێ لای هاوڕێ ئاکۆ. کاک ئاکۆ لە پێشەکیەکە باسی دەستێوەرزانی کۆماری ئیسلامیم کرد لە بۆ سەر باشووری کوردستان و هەرێمی کوردستان بە دیاریکراوی و زۆر وازە. کۆماری ئیسلامی خەریکی چییە لە باشووری کوردستان و بەگشتی عێراق؟ کۆماری ئیسلامی لە درێژەی ئەو قسە و باسێکە کە حەمە باسی کرد دەیەوێت کەڵێک لە فرسەتەکان بگرێت لە کەلێنە سیاسیەکان لە ئەو ڕووداوانەی کە لە ئاستی جیهانی و تەسیری هەیە لەسەر ناوچەکە بە قازانجی خۆی بقۆزێتەوە. ئەوە بوو کە حەمە عمومی باسی کرد بۆ شاید لە مەجای ئەم بەرنامە نەبێت نازانم کە حەمە دوایی باسی لێ ئەکاتیان ناکە وردەکاریەکەی چییە بەڵام ئەوەیە یەکەم ئەوەی کە کۆماری ئیسلامی وەکو هەموو وڵاتەکانی داگیرکاری کوردستان وەکو دەوڵەتی عێراق وەکو تورکیا وەکو ئێران و تەنانەت ڕژیمێکی مەفلوکی کە بە قەولی کوردەواری ئەڵێ گوێی لەبن قەبرە ئەلەرزێ وەکو بەشارە سەدیش لە ناو ئەم کێشمەکێشە لەسەر دۆزی مەسەلەی کورد لەسەر داڕەشنی سیاست لەسەر مەسەلەی کورد یەک سیاست پێڕەوەکەن. ئێستا ئەو وڵاتانە بە هەموو جیاوازیەکانیانە بە هەموو کێشەکانیان کە لەگەڵ یەکتری ناهەیان بێت لەسەر مەسایلی جۆرە بێت بە هەموو بەرژەوەندی ئابوووریەکانیان کە ئەم یا ئەو وڵاتیان بۆ نمونە لە باشووری کوردستان هەیان بێت و تاقیبی ئەوە بکەن لەسەر یەک خاڵ هەڵبەشن ئەویش سەرکوب و سەرکوتی جوڵانەوەی خەڵکی کوردستان ئەوەی کە بە معنایەکی گشتی بۆ هەر چوار وڵاتەکە و ئێستا کە مۆردی باسەکە ئێرانە مهمە بۆی مەسەلەی هەرێمی کوردستان قەوارەی هەرێمی کوردستان و ئەو شتێک کە ئێستا لە باشووری کوردستان لە کوردستانی عێراقا مەترەحە بە هەموو کێشەکانیەوە بە هەر ڕەخنەیە کە ئێمە لێمان هەیبێ بە هەموو کەم و کوڕیەکانیەوە ئەمە بۆ ئەوان گرنگە و دەیانەوێت بە شێوەیەک هەیمەنە و شکۆی ئەم قەبارەیە کەوتم ئەگەر کەم و کوڕیشی هەبێت وان غێرە قابلی تەحەمولە و ئەیانەوێت دەستێوەردانی تێوە بکەن پێیان بڵێن کە ئێوە ناتوانن ئێوە دەسەڵاتتان نییە ئێوە ناتوانن حکوومەتکەن و ئەوە کۆماری ئیسلامی ئێستا بە بەهانەی هەبوونی ئۆپۆزیسیۆنی کوردی ڕۆژهەڵات و لایەنە سیاسەکانی لێرە سیاستێکی کەلامتر تاقیبەکات و ئەو سیاسەتە بەشێکی ئەوەیەکەوتن بەشێکیشی مربوطە بە شۆڕشی ژینە بۆ جوڵانەوەی کە ئێستا لە ئارادە و بە شایەکی تریژە کە ئێستا من نامەوێت زۆر واردی وردەکاری بمەوەی کە کۆماری ئیسلامی ئێستا لە قەیرانایە لە مەسەلەی ڕەوابەتی خۆی لەگەڵ دنیای غەرب مەسەلەی بەرجام مەسەلەی دابینکردنی بژێ و ئابووری خەڵک ئەو ئەترازاتی کە ئێستا لە ئاسی ئێرانەوە بە تایبەت لە کوردستان بەڕۆ ڕوویەتی و ئەیەوێت بە سیاسەتێک کە هەمیشە لە مێژووی دەسەڵاتدارێتی خۆیان هەی بووە وەڕەچاوی گرتووە ئەوەیە کە قەیرانەکان بقۆزێتەوە بۆ دەرەوەی سنوورەکانی خۆی و ئەمەشی کە ئێستا کاراکان لە دەرەوەی وڵات لە بەتایبەت لە باشووری کوردستان لە چوارچێوەی ئەو سیاسەتەیە. بەڵێ دەست خۆش هاوڕێن نامەیان بۆمان نردووە کە دەنگەکەتان تۆزە زایفە هیوادارم ئەو کێشتانە بەرتەرەفکەن تێمەوە لای کاک حەما. کاک حەما لە پرسیاری هەوڵە باسی شەڕی تورکیە و ئازەربایجان لەگەڵ ئەرمەنستانتان کرد ئەم شەڕە تا چەند کاریگەری ئەبێت لەسەر ئێران و کوردستان بە تایبەتی؟ بە باوەڕی من کارگەریەکی زۆری ئەبێت. هەر ئێستا لەو ناوچە بڕێک خەڵکی کوردی تایە پێشتر بە ئێسلا کوردستانی سوور بوو بەشێک لەو کوردانە لە ئەرمەنستان بوون بەشێکی لە ئازەربایجانن لە تەقسیم بوون و لە بە ئێسلا ڕووخانی شەورەوی سابقا وەزیەتی کوردەکانیش دووچاری کێشەیەکی گەورە بوو. ئەگەر هەرەوەی کە عەرزم کردنەوە گەر تماشای ئەو کوریدۆرە بکەن ئەو کوریدۆرە چکۆلە هەیە ئەو داڵانە چکۆلە هەیە گەر لە نەقش کەسێک پاشای نەقشەی ئێران بکە
ئەوە ئێمە تورکمەنستانمان هەیە دوای ئازەربایجان و دوای تورکیا لەو نێوانی ئازەربایجان و تورکیا داڵانێکی چگۆلە هەیە ئەرمەنستانە ئەگەر ئەو تیکە بە باوەڕی من بەرنامەی ئەوان هەیە بەرنامەی ئەوان هەیە کە ئەوە بگرن جاچۆنی بگرن بە شەڕ ئەگیرێ بە شێوەیەکی تر یا ئەوێسن لە شەرایەتێکی ترابێ ئاسان نییە بەرحاڵ ئێران دەستی لە ئەرمەنستان و لە ئاسیای میانە و لە زۆر شوێن دابڕێ و ئەوە کێشەیەکی ئستراتیژیک بۆ ئێران دروستەکەوانە لەولاوە کێشەیەکی سیاسی گەورە دروستەکە بەرحاڵ دانە وڵاتی تورک زبان هەن یا ئازەری زوان هەن ئەوانە لەسەر مەسلەی ملی لە یەک پشتیوانیەکەن تەماحی خاکیشیان هەیە لەم لاو لەولا ئێمە ئەوە بینین لەولاوە ئێمە ئازەریەکی زۆرمان هەیە لە ئێرانە ئەمانە ئەتوانێت کێژەهایەکی سیاسی و کێشایەکی ئستراتژیک لە ئێرانە دروستکە بەڵام ئەوەی لەباری ئابووریشەوە بەڵام ئەوەی کە لە رابطە لەگەڵ مەسلەی کوردستانایە دژایەتیەک لە رابطە لەگەڵ خەڵکی کووردا هەیە بەخاتریەوە تورکیە بەرحاڵ ئێوە بۆ خۆمان نەزانین سیاسەتی لە رابطە لەگەڵ خەڵکی کوردستانە چۆنە لە مەجموعە کەسێک باسی ئەوەیە کردەگەر ئێمە تماشا بکەین شوێنەکانی تر باسی ئەوەکەن کورد مافی نەبێ بەڵام لە وڵاتێکی وەکو تورکیە ئەساسەن باس لەوەیە کورد نەبێت مەسلەی ماف نییە بوونی فیزیکی بوونی ڕەوانی بوونی سیاسی بوونی فەرهەنگی ئەو ئەنکارەکە دەست باڵاکردنی ئەوان لە ناوچەیەکی وە ڕاستەوخۆ بە زەرەری خەڵکی کوردستانە بەڵام لەو باڵانسا ئەبێ چی بکرێ ئەمە شتێکی زۆر حساسە یعنی چۆن بجوء لەلایەک و حکوومەت چی ئەکاوە بەحسێکی ترە کۆماری ئیسلامی ئەوەی کە لە بەرچاویانیە قازانجی خەڵکە ئەویش بۆ ئەوە ئیسپادەی لەکا کە بتوانێت ئەو شەڕە گەرمترکە لە دژێ خەڵکو و بێمافیەکی زیاتریان پێ بکە لەلایەکی ترۆ ئێمە بینین بەراخەرە ئەو ناسیۆنالیزمە ئەفراتیە لەوێ فەزایەک دروستەکەن کورد بەهۆی ئەوە پشتیوانێکی وای نییە دەوڵەتێکی وا لە پشتی نییە بەسڵا هێزێک لە پشتی نییە هێزێکی جەهانیوانە لە وەزعیەتێکی وا دیسانەوە کێشە و بەسڵا معاملە لەسەر کورد زیاتر محتەمەڵە ئەوەیە خوێندنەوەیەکی زۆر دقیقی ئەوێ لەو وەزعیەتە ئەم شەڕەکە ئەمڕۆ لەوەیە ئایا لە بنۆ چه امتیاز و امتیازدەهیەک ئەدرێ لە بینی ئێران و تورکیا ئەوان وەکو سەحنەی شەترنجێ لە نەزەری ئاگەر بگری لە شوێنێکە کۆتا دێ بەڵام دەبێ امتیازێک وەربگرێ ئەو امتیازە لەکوێیە ئەساسەن لەو معاملە لەسەر خاکی کوردستانە لەسەر مەنافع و خازانجی خەڵکی کوردستانە لەسەر حیزبەکانی کوردستانە ئەوانە پێک دێن ئەینا ناتوانێت خۆشتەیەکی لەباری ماڵی یا لەباری اقتصادی یا لەباری ئابووری وا قەبەیان پێ بە دەسی لێ هەڵبگرن ئەوەی کە بە دوایۆن ئەوەیە کە ئێمە ئەبێ وەکو خەڵکی کوردستان وەکو حیزبە سیاسیەکان وشیار بین لە بنۆ چ باسە لە بنۆ لەسەرەوە ئێمە ئەم شەڕە دیپلۆماتیکە شەڕە سیاسیە شەڕە تەبلیغاتیە ئەبینین بەڵام لە ژێرەوە خەریکی چین چۆن مۆرەکان ئەجوڵێنن خەریکی چ سیاسەتێکن زۆر سپاس دێمۆ لای هاوڕێیاکۆ کاگاکۆ باوا باسی بکەین کە پلانی کۆماری ئیسلامی لە دژی حزبەکانی کوردستان چییە و تا چەند سەرکەوتوو بووە پلانەکانی کۆماری ئیسلامی ئەوێت لە ڕێگای لەبینبردن یان ناکارامەکردنی حزبەکانی ڕۆژهەڵات بە معنایەک ئەو جوڵانەوە واقعیە کە لە جنبشی ژنجیان ئازادیان نمودی پێیاکە ڕشتی کرد وە کامەرحەلەیەکی ئێژگار زۆر کە تەنانەت کۆماری ئیسلامی خۆی نیگەران بوو لە مەترسی ڕووخاندابێ بردەسەرەوە یعنی ئەساسەن ئێوێ لە ڕێگای لەبینبردنی ئەمەوە هەدەفێکی تری هەیە لاوەڵی پرسیارەکەت باسم کرد پێشەوەی پێش هەموو شتێک ئەم قوارەی هەرێمە کە و پێی وایە بێتە هێما و سمبولێک بۆ پارچەکانی تری کوردستان ئەوێت لەبینی بدێت شکۆی بێنێتە خوان ئەوێت وەکو دەسەڵاتێکی سیاسی باثبات چاوی لێ نەکرێت و لە معادلات و لە معاملاتی تەنانەت ناوچەیشە حسابی بۆ نەکرێتەوە بڵێنەوە کە ئەوە
هەروەکە حەمەوتی لە ژێربەژێری ئەم شتە کولیانەی کە ئێمە باسیەکەین لەوانەیە بە دەبستانهایەکە بێت معاملاتێکی تریش هەبێت کە لێرە احتیاجی بە زانیاری و معلوماتی دقیقتر هەیە ئینسان ناتوانێت زۆر بەوردی یا بە تاکید لە میدیایکی ئاوا باسی دەکات کە بڵێ چییە بەڵام ئەوەی کە ئێستا گرنگە ئەوەیە کۆماری ئیسلامی پێی وایە بەواقعیش وایە ڕۆژهەڵات جوغرافیایەکی حیزبیە لە ناو کوردستانی ڕۆژهەڵات لایەنە سیاسیەکان گوێیان بۆ ئیگیرێت بە بانگەوازی ئەوان مانگرتن نەکرێت بە بانگەوازی ئەوان ئەچنە سەر شەقام بە بانگەوازی ئەوان تەنانەت ئەچن بۆ کێوەکانی زاکۆسیش ئاگرە کوژێننەوە شتێکی گیانەکراوە لەیەک و ڕۆشتی مبارزاتی ناوخۆ کە کۆماری ئیسلامی خۆی ناتەوانە بینێت لەسەر کوبیان ئێوێت لانیکەم بە حسابی خۆی بدا لە ڕیشەیە مبارزاتە و لە ڕێگای ئەوانەوە لە ئەساسا جوڵانەوەی ناوخۆ سەرکوب بکات یا بەلاڕێیدا بەرێت یا زەعیفی بکاتەوە لەهەر حاڵ ئەوەی کە مەبەستی ئەسەی کۆماری ئیسلامی لە دژایەتیکردن لەگەڵ لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتە ئەوە تا چەند چوەتە پێش دڵنیایی ناچێتە پێش بە دڵنیاییەوە ئەم بۆ چوونە ئەتوانێت کاتی بێت ئەتوانێت لە مەرحەلەیەکە بازە پاشەکشەکایەک یاکو ئەم مەقەڕ یا ئەوردوگا تەخلیە بێت جێگۆڕکەیەک بکرێت لەم جغرافیا بچنە و جغرافیا کە لە جوڵانەوەی لە مێژووی جوڵانەوەی خەڵکی کوردستان یەکەم جار نییە بۆ ئەوە هەر خودی کۆمەڵە بەدەیان مەقەڕ و بارەگای لەم شاخ و ئێمە لە سنە و سەقزەوە هاتوونەتە گەشتینەتە ئێرە ئەڵبەتە من خۆم بە اقتزای سنی لەو شرایەتە نەبووم بەڵام کەسانی وەکا حەمە کە لەو مێژوویە هەبوو نەزانم بەڵام ئایا بەو پاشەکشیانە بەو ئاڵوگۆڕانە کە بەسەر موقعیەتی جەرایاناتی سیاسی لەم نقطەیە بە ئەو نقطە هاتووە توانیانە جوڵانەوەی خەڵکی کوردستان و عقب نشینیان پێکراوە لە داخوازی ڕەواکانی خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵات بە دڵنیاییەوە نە ئێمە بینین جوڵانەوەی خەڵکی کوردستان جوڵانەوەی مەدەنی بەتایبەت لە خەڵکی کوردستان گەشەی سندووە لە یەک ساڵی ڕابردوو لە جەرایانی شۆڕشی ژیان ئازادی لە تەنانەت لە مەسلەی ژینگە پارێزیەوە بگرە هەتا خواستە ڕەواکانی خەڵکی کوردستان و داخوازی مافەکانیان بۆ دفاع لە زمانی دایک بۆ مەسلەی تەنانەت بۆ داخوازی بەرابەری کۆمەڵایەتی بۆ تەواوی ئەمانە ڕێکخراو دروست بوون NGO دروست بوون خەباتی مەدەنی لە گەشەسەرنێکی ئێژگار زۆرایە لە ڕۆژهەڵاتی کوردستان جای سێگەر مەقەڕی کۆمەڵە لە زەرگوێت بەیە لە فڵان جوگرافیا یعنی بۆی کە بۆ جواب بۆ پرسیارە کە ئەگەر کۆماری ئیسلامی تا چەند توانیوەتی بۆ هەدەفە بکات ئەگەر هەدەفەوە بێت لە ڕێگای لێدان لایەنە سیاسیەکان جوڵانەوەی ناوخۆ سەرکوب بکات زەعیفی بکات بەلاڕێیدا بەرێ بە دڵنیاییەوە نە سەر دەتوانێت و نە لە داهاتوو شاوکاری بوو بەڵێ زۆر سپاس کاک حەمەدێمەوە لای ئێوە و هەمان پرسیاریش پێم خۆشە ڕای بە ڕێزیشتان سەبارەت بە پیلانەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر حزبەکانی ڕۆژهەڵات بزانم ئەوە بە باوەڕی من لە درێژەی قسەکانی کاک ئاکۆوە هەرە و هێرشەیە بۆ سەر خەڵکی کوردستان چون حزبی بە ئێسلا کۆماری ئیسلامی ئەزانێ حزبەکان لە خەڵک گیان نییە هێرش بۆ سەر حزبەکان هێرش بۆ سەر خەڵکی کوردستانە ئەو بیانوانەی کە ئەو لە دژی حزبەکانی کوردستان ئەیهێرێ هیچی لە جێگەی خۆیان نییە هیچی واقعی نییە هەمووی پرۆپاگەندەیە باشە ئەی بۆچی ئەو فشارە ئەخاتە سەر حزبەکان ئەگەر تەنها مەسلەی حزبەکان بێ بۆ ئەوە کە ڕۆحیەی خەڵک ڕۆحیەی مقاومەتەکەیان تێبشکێنێ ئەو پەیوەندیەی نەپساوە لە بینی خەڵک و حزبەکانە ئەو حزبانە کوڕکچی خەڵکن ئەو پێشمەرگانە کوڕکچی خەڵکن براو خۆشکی خەڵکن دایک و خۆشکی خەڵکن ئەو چۆن نەتوانێت ئەو خەڵکە و ئەو حزبانە لە یەک جیا بکاتەوە 43 ساڵە 44 ساڵە تەلاشی کردووە نەیتوانیوە بە باوەڕی من ئێسەش لە موقعیەتێکان نییە
ئێستا پێی وایە بە تێکنۆلۆژی شەڕ بەم درۆن و موشە کوشتە یا بە تۆڕی جاسووسی و ترۆر و ئەوانە ئەتوانێت ئەوە بباتە پێشێ بەڵام واقعیەتەوەیە ئەو ناتوانێت جواو بە هیچ یەک لە داخوازەکانی ڕەوای خەڵکی کوردستان باتەوە وەختێ نەتوانێت وەختی ئازادی نەبێ بەرابەری نەبێ یەکسانی نەبێ کار نەبێ ئەمنیەت نەبێ ئاسایش نەبێ دکتور نەبێ دەرمان نەبێ ژینگەکە وێران کاوەوانە خەڵک ئاعترازەکەن چون ناتوانێت جواب بەو کێشانە باتەوە دێ بە لاڕێە ئاباد دێتە سەر ئەحزاب بەشێک لە مشکل نین بەڕاستی بەشێک لە ڕێحەلن لە رابطە لەگەڵ کوردستانە ئەحزاب ئەتوانێت بەشێکی جددی لە ڕێحەل بێ لە رابطە لەگەڵ خەڵکی کوردستان و ئەو ناوچەکە بەڵام ئەو هەرێکێتی بە ئێنوانی بەشێک لە مشکل تماشانی بە کاک هەمە باسی شۆڕشی ژینایش بکەین ئێستا کە شارەسان بەوە کرد دوای مانگرتنی سەرکەوتوانەی ساڵوەگەری شۆڕشی ژینا ئێستا لە چ مۆقعیەک تێکدایە چاوەڕوانیەکان چین ئەمن پێم وایە هەر ئەم دوێنێ بوو ئەم مەسلەی ساڵ ڕۆژی ئەو جەنایەتە سامناکە لە بلوچستان کرا ئێمە دیمان خەڵکی تێکۆشەری بلوچستان چۆن هاتنە سەر شەقامەکان و لە شوێنەکانی تریشە کەم و زۆر ئاعترازاتێکی پەراکەندە بووە کۆماری ئیسلامی جاران ئێمە ئەمانوت لە کوردستان هێزێکی ئشغالگەرە بەڵام ئەوەی کە ئێمە ئەدیمان دوێنێ لە بلوچستان بەڕاستی لە بلوچستانیش هێزێکی ئشغالگەرە وەختی ئەو هەموو ماشین و کەرەستەی نظامیە باتە ئەوێ وەختی هەموو جادەکان ئەگرێ ئاخر ناکرێت لە وڵاتێکە ئەتۆ چی ئەو ئەرتەشە زۆرەت ئەو پاسدارە زۆرەت ئەو بەسیجە زۆرەت لە دژی خەڵکێکی بێچەک بێدفاع هەژار و فەقیر کە داوای مافی خۆی ئەکاتینکە ئەو ئەتوانێت لە کاتە بە ئەعدام و بە تۆقان و بە دەستگیرکردنوانە بڕێکم کێشە بخاتە دواوە بەڵام خۆ ناتوانێت هەمیشە ئەم ئەرتەشەی لە خیابان ڕابگرێ بیباتە چەند شار ئەوە لە کوردستان ئەشغالگەرێکە ئەوە لە بلوچستان وایە سبحە لە خوزستان وای لێ دێ دو سبحە لە شمال وای لێ دێ سێ سبحە لە شارەکانی تر وای لێ دێ ئەم وەزعیەتە ناتوانێت کۆماری ئیسلامی نە لەباری ئابوووریەوە نە لەباری موقعیەتی جەهانی و دیپلۆماسیەوە نە لەباری سیاسیەوە نە لەباری پشتوانەی خەڵکی و ناتوانێت ئەمە درێژەی بە خەڵکیش بە هەر حاڵ تەناسوبی قواکە ئازانن لە وەختێکا کە ئەو زۆر ئامادەیە زۆر جیرانەیە نایەتە ناو مەیانەکە بەڵام لە وەختێکا دێتە ناو مەیانەکە کە بزانێت ئەتوانێ ئەمن پێم وایە شۆڕشەکە زیینووە بزوتنەوەکە زیینووە و نەمان و ڕوخانی کۆماری ئیسلامی حتمیە هیچ حکوومەتێکی داگیرکەر هیچ حکوومەتێکی ئشغالگەر هیچ حکوومەتێکی ئاوا دیکتاتۆر و فاسد و جەنایەتکار نەیتوانیوە هەموو مێژووی دنیا ئێمە ئەواڵێت سەدام چی لێ هات ئەفریقای جنوبی بۆ کوێ چوو پینوشە چی لێ هات لە دەوروبەری خۆمانە شاچوو بۆ کوێ ئەمانە ئەتوانن بۆ ماوەیەک ئەو کارە بکەن ئەتوانن بە پارەیە کە هەیەە 15% خەڵکەکەیش لەگەڵ خۆیان قن بەڵام ئەو 85% چی ئەگەر من کورتی کەمەوە پێم وا بێ شۆڕشی ژینە لە کوردستانە لە بەعزە شوێنهایەک وەکو بلوچستان لە ناو دانشجووە لە ناو ژنانە ئەمە هەر درێژەی هەیە مادامێ تاقە ژنێک لە ئێرانە ببێ لە کوردستانە ببێ ئاوە لەگەڵ ئاپارتایتی جنسیەتیە ڕوبەڕوو بێ ئاپارتایتی مەسهەبی ببێ ئاپارتایتی نەتەوایەتی بێ زوانەکان وای لێ بێ ئەم خەباتە هەر درێژەی هەیە جا 1 مانگ بێ 2 مانگ بێ 6 مانگ بێ ساڵێک بێ دیسانەوە سەر هەڵات و ئێمە ئەیبینین خەڵک لە موقعیەتێکی زۆر چاترا دێتە قیابەت بەڵێ زۆر سپاس کاگاکۆ دێمە لای تۆ ئیمکانەکان و چاوەڕوانیەکان لە خەڵکی کوردستان و حزبەکان چۆن نەتوانێت بەرەڕووی ئەو پیلانانەی جمهوری ئیسلامی ببنەوە درێژەدان بە خەبات تەقوێتی شۆڕشی ژینە پەرەسەندنی مبارزاتی مەدەنی لە ناوخۆی وڵات ئەمانە دەتوانێت هەم ئاسانکاری بکات بۆی کە کۆماری ئیسلامی بڕوخێت هەم تر و پیلانانەشی کە سەهەیەتی
ئەتوانێت بە شێوەیەک لە ینی بەری پێ بگرێت. خەبات ئەڵانی کۆماری ئیسلامی ئێستا لە موقعێتی لەباری دەسەڵات و ناڵم لەباری هێزی سەرکوتەوە ناڵم لەباری جایگای اجتماعیەکەی ئەڵم لە ئاسی سەراسەری وە بە تایبەت کە لە کوردستان کە هیچ کاتنی بووە خۆی زعیفتر لە جارانە بینێت و ئەم زعفەی خۆی لەباری موقعیەتی اجتماعیەکەیەوە کە لە ئاسی سەراسەری هەیەتی ئەم پیلانگەڕیانەکە نەخشاکە ئەڕێژێت حملە ئەکات بۆ سەردەرەوەی وڵات مەسائلی تر لە خارج لە پرسیاری یەکەمدا جوابم داوە. بۆی کە کاری کۆماری ئیسلامی یەکسەرە بێتەوە ئەبێت خەبات لە ناوخۆوە مقاومەت و بەرخودان لە ناوخۆوە تەقویەت بێت. لایەنێکی سیاسی یا لایەنە سیاسیەکان بەتەنیا یا خەڵکی کوردستان بەبێ بەشداری لایەنە سیاسیەکان بەتەنیا ناتوانن ئەم ئەمرە مهمە بەرنە پێش. چ لایەنە سیاسیەکان وە چ نوخبەکانی ڕۆشن فکر و ئەوانەی کە دەستێکیان بەسەر ئاورۆ هەیە لە مبارزاتی مەدەنی لە ناوخۆی وڵات وە چ کەسانی خۆشفکر و هەسوڕاوی سیاسی و ڕۆژنامەنووسانی دژ بە کۆماری ئیسلامی لە دەرەوەی وڵات دەبێت لە عەرسەی سیاست و مقاومەتە گفتمانێکی واحد هەڵبژێرن و زیاتر لە جاران لە دەوری یەک و پێکەوە کاری هاوبەشکەن دژ بە کۆماری ئیسلامی. ئەبێت ئێستا بۆ ئەوی کە تەقوێتی خەبات کرێت تەقوێتی خەبات بە شعار ناکرێت بە ئیرادە ناکرێت میکانیزمی واقعی ئەوێت. ئەم میکانیزمە واقعیە ئەکرێت بە هاوفکری بە هەموو لایەنە سیاسیەکان بۆ ئەوانەشی وتم چ لە ناوە چ لە دەرەوەی وڵات لەسەر خواستهایەکی مشەخەص و ئەوەی کە ئێستا خەڵکی کوردستان یا خەڵکی ئێرانی بۆ هاتووەتە سەر شەقام و ناڕازین دژ بە کۆماری ئیسلامی لەسەر ئەو مەسایلە گفتمانێکی واحد دروست ببێت و لەسەر و گفتمانە واحدە بەرەی دژ بە کۆماری ئیسلامی بەرەی سکولار و عەداڵەتخواز دژ بە کۆماری ئیسلامی بەرەیە کە هەموو شعارەکانی ژیان ئازادی تێدا تەداعی بێتەوانێ خواستەکانی لەگەڵیان نابێتەوە ئەوە بێت تەقویەت بکرێت. احتیاجی بە هاودڵی هەیە احتیاجی بە دانیشتن و پێکەوە قسەکردن هەیە. دانیشتن نەک فقط بۆی کە دانیشین نیشان بدەین پێکەوە هاوکاری یەکترین پێکەوە لە ڕۆژانی تنگانە و لە کاتی سەختیە ئێمە یەک نەزەرمان هەیە. دانیشتن تەنیا بە شێوەی فۆرماڵە دانیشتن بە معنای واقعی بۆ دۆزینەوەی ڕێگاچار دۆزینەوەی ڕێگاچارەش بە تەنیا لە جەلەساتی حیزبی و لایەنە سیاسیەکانە دروست نابێت. دەبێت گوێ بگریت بۆ نخبەهای سیاسی خارج لە ئازادی دەبێت گوێ بگریت بۆ هەڵسوڕاوانی جوڵانەوە مەدەنیەکان لەناو خۆی وڵات دەبێت خواستەکانی خەڵک بناسیت و لەسەر خواستەکانی خەڵک دروشم و داخواز و متاڵەبات مەترەحکەیت بۆ لایەنە سیاسیەکان و لە چوارچێوەی ئەوانە دەتوانیت پێکەوە جبهەیەکی یەکگرت و بەرەیەکی یەکگرت و دژ بە کۆماری ئیسلامی دروست خواستەکان فەرز بۆ نمونە ئەگەر چاو لە شۆڕشی ژینا بکەین ئەگەر چاو لەوانەی کە چاو لە ئەوانەی کە گیانیان بەخکردووە ناو شۆڕشی ژینا بکەین ئەکسەرن لە بنەماڵەهای فەقیر بوون ئەکسەرن دەستفرۆش و کۆڵبەر بوون ئەکسەرن مناڵی هەژار و فەقیر و هەژاری ناو کۆمەلگا بوون و بە دەرەجاتێک هەموو جەرەقەی شۆڕشەکان لە حاشیەی شارەکانەوە هاتە دەرەوە لە بنەماڵە فەقیرەکان پس قەزیەی نان قەزیەی خەڵک هەیە ئەگەر لە هەموو شتەکان بگەڕین یعنی فقط ئەوەی کە ئەو شۆڕشی ژینا ئەگەر لەوەی کە وەزی بحرانی اقتصادیێران و ئامارەکان و ئەرقامەکان و عەدەدەکان وازی لێ بێنین بە شتێکی سادە قەزیەی نان قەزیەکی جددیە لە کوردستانی لە ئێران و لە کوردستانی ڕۆژهەڵات قەزیە نەبوونی مەسکەن ئەوانە وەیە ئەو بێخانومانی و کارتۆن خەوی و چودانم تەواوی ئەو شتانەکە لە کوردستانە هەیە ئەمانە شتایەکن کە خەڵک ئەتوانێت لە دەوری ئەمانە کورد بێتەوە مەسەلەی جنسیەت بەرابەری ژن و پیا شۆڕشی ژینا نمودەکەیەتی هێماکەیەتی خودی سمبولەکەیەتی ئەوانە ئەبێ بێ بە بەرنامە بێ بە متاڵبەی واقعی مەسەلەی قسەکردن بە زمانی دایک خوێندن بە زمانی دایک جاران زۆر کەس لە ڕۆشن فکران یا ئەوانەی کە خۆیان بە شێوەیەک
زبان وەکو فقط مطالبەیەکی وەکو وەسیلەی ارتباطی چاودێرەکە سەرکوب یا بە معنایەک تەبعیض بۆی کە کەسێک توانە بە زبانی دایکی خۆی بتوانێت سیاست و ساختاری دەسەڵاتەکانی دیکتاتۆری وەکو کۆماری ئیسلامی لە ڕێگای ئەوە ئەوێ میلەتەکان سەرکوب بکات لە ڕێگای زبانەوە ئەوێت پەدیدەی ئاسیمیلاسیۆن و تەواوی ئەوانە دروستکات پس لایەنە سیاسیەکان ئەبێ قسەکردن بە زبانی دایکی بۆیان مەسەلە بێت خوێندن بە زبانی دایکی ئەبێ بۆیان مەسەلە بێت تەواوی ئەوانە بەڵێ کێشن تەواوی ئەوانە ئەتوانێت لایەنە سیاسیەکان و نخبەکان لە دەوری خەڵک کۆکاتەوە مەسەلەی ژینگە چاولێکە لەم لانی کەم لە مانکای ڕابردووە زاکرۆز بوو بە خەڵوس لەناو جنبشێک جوڵانەوەیەکی عەزیم هەیە دژبەوە ئەوە تەنیا خۆ لە ئوسترالیا جەنگەڵە سووتێ لە وڵاتان لە کانەداش سەی لە هەردێت جەنگەڵە سووتێت پەدیدەیەکی ژینگەییە بەڵام لە ئێران سیاستێک لە پشتم قەزیەوەیە مەسلەی سەدسازی و وشکردنی ڕوودخانەکان لە ناو کوردستانە و وشک ساڵیە کە دروست بووە و بەعزە جارێکیش بە عەمدی هەر ئەمڕۆ هەواڵێک بۆ ئێمە هاتووە کە لە بەشێکی تر لە کوردستان کە ئێستا دقیق خەبەرەکەی لە جەرایانی قسەکردن لەم بەرنامەیە بۆ ئێمە هات شوێنێکی تر بە عەمد ئاگریان تێبەرداوە پس ئێمە ئەتوانین مەسەلەی تەنانەت بیکەن وەکو زبانی دایک بکەن بە ستەم بکەن بە مەسەلەی ئێکۆلۆژی بکەنەوە مەزورم وایە کە لایەنە سیاسیەکان ئەتوانن لە دەوری ئەم خواستانە لە دەوری یەکۆ بێت ئەمە بەهێزمانەکە ئەمە خەبات توش بە کۆماری ئیسلامی بەرەو پێشەبات ئەمە ئەتوانێت بەرەی سێکولار و دموکراتیک و ئازادی خواز و عەداڵەت خواز و تەواوی ئەوانە توش بە کۆماری ئیسلامی تەقویەت کات و ئەوەیە ئەتوانێت پاشەکشە بە کۆماری ئیسلامی بکات نە ئەسلحەی شانی من وەنە تەوازنی هێزی نظامی وەنە بوونی ئەم پێشمەرگە بە تەعداد تەواوی ئەمانە لە جێگەی خۆیان تاکتیکە ئیسفادەی لێ وەرەگیرێ و کەڵکی لێ وەرەگیرێ و ئەگەر مەجای بەرنامەکە بۆ حتمما دێنە سەری قسەش لەسەرەوە ئەکەین بەڵام ئەوەی کە مهمە ئەو جبهە قەویەیە کە لە ئەو شتانەی کە باسم کرد بە نمونە باسم کرد ئێستا توانێت کە هەمە باسی دوو نمونەی تری بکات توانێت فلان چاودێری سیاسی و ڕۆژنامە نووس و فلانە هەڵسوڕاوی جوڵانە و کۆمەڵایەتیەکان هەڵسوڕایەکی بزوتنەوەی کرێکاری هەڵسوڕایەکی بزوتنەوەی ژنان یا هەر کەسێکی در باز لە کێشە و ئاریشەیەکی تر بکە کە لە کۆمەلگا هەیە کە لایەنە سیاسیەکان لە دەوریەمانە کۆ ببنەوە بڕوای من ئێستا لایەنە سیاسیەکان بە تایبەتی کە مادام خۆیان بە پێشڕەوەزانن خۆیان بە ڕێبەری بزوتنەوەیەکی جەماوەری لانیکەم لە ئاسی کوردستانەزانن ئەبێت بێن خواستەکانیان فرملە بکەن لەباری سیاسیەوە و مقاومەتێک لە دەوری ئەو خواستانە شکڵ بدەن تا خەڵک متحدتر و هەو ئاهەنگتر لە دەوری ئەو خواستانە کۆ ببن من ڕاستیەکەی جگە لەو ئەوەی کە بەرەی یەک شتی تریش کە زۆر ئێستا بۆ ئێمە گرنگە و مهمە باسی لێ بکەین من نازانم بوتم بەمێ وردەکاریەکانی وارد نەبم بەڵام بە دلیلی ئەهمیەتی مۆزوعەکان ئێمە باسی بکەم ئەو هەڵسوڕاوە سیاسیانەی کە لە دەرەوەی وڵاتن تەنیا ئەوەی کە بەر بە پیلانی کۆماری ئیسلامی بگری لە باشووری کوردستان و حیزبەکان لە دەوری یەکدانیشن و مەحدودەیەکی حفاظی بە دەوری خۆیانە دروستکەن بۆی کە لە خۆیان مەسوونکەن لە خەتەراتی کۆماری ئیسلامی کە لە خەلەیەکی سیاسی لێرە دروست بووە ئەوە نییە ئەبێ ئەو بە هەڵسوڕاوانەی کە لە دەرەوەی وڵاتن ئەوانەی کە خۆیان مەدەسۆزی جوڵانەوەی خەڵکی کوردستان لە ئێران و لە کوردستان دەزانن ئەبێ ئەوانیش لە دەوریە کۆ ببنەوە فشار بێنن بۆ ڕێکخراوەهای بەشەردۆست لە دەرەوەی وڵات پلان دابڕێژن ئەکسیۆنهای متعدد ڕێک بخەن و ئەم سیاسەتەی کە کۆماری ئیسلامی ئێستا لە باشووری کوردستان پەیڕەویەکە ئیفشاگەری لەسەر بکەن دژایەتی لەسەر بکەن و ناچاریان بکەن مۆزەع بگرن نەک دەسەڵاتەکان نە لایەنە حکومیەکان بەڵکو کۆمەلگای مەدەنی لە دەرەوەی وڵات بێتەیە بەنسبەت مەسەلەی ڕۆژهەڵاتیشەوە من پێم وایە یەکێک لەو شتانەی کە زۆر مهمە ئەبێت لایەنە دیموکراتیکەکانی کە بۆ خاڵانی کە باسم کرد بۆیان مەسەلە بێت و لە بەرنامە پرۆگرامیانە هەبێت و جزئی
کار و خەبات و مبارزەیان بێت بیان دۆزی توانێت و لەگەڵ یانە هاوپەیمانی پێی لە ئاسی سەراسەری مەسەلەن کەسێک پێی وا بێت ئەتوانێت لە ئاسی سەراسەریان مبارزە بکات بەڵام لەگەڵ لایەنێک دانیشێت کە تەقبیحی خوێندن بە زمانی دایکێت کە باوەڕی بە مافی چارەی خۆنووسین نییە چوزانم مەسلەی کورد و مەسلەی حەقی تەعینی سەرنەوشت هەر بۆی مەسەلە نییەوە باوەڕی بە تەمامیەتی ئەرزیەیە ئەبێت لایەنە دیموکراتیکەکان لە ئاستی سەراسەری بدۆزینەوە و لەگەڵەوانە هاوپەیمانی ڕەتبین ببەخشەکە هەمە من لەبەرەوەی کە چاوان قەتەبوو پێم وردەکاری زیاترم باس کرد زۆر سپاس هاوڕێ ئاکۆ بەداخەوە من هەنێ لە قسەکانی ئێوەم نەبیست کێشەکی تەکنیکیمان هەبوو یانی کارەبا بڕا عەفو ئیسلامی ببنەوە بەڵێ ئێستا دەنگی منتان هەیە کاک حەمە بەڵێ 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 پرسیارەکەی منتان نەبیست نەخێر داوای لێبوردنەکەم کێشەی کارەبامان بوو هەیە کاک پرسیارەکەم ئەوە بوو کە من هەنی لە قسەکانی کاکاکۆم بەڕاستی نەبیست نەمزانی باسی زیاترشی کردووە پێم خۆشە ئێوە وەکو چاودێرێکی سیاسی زیاتر بۆمان باسکەن کە پێتان وایە یا پێشنیارتیان چییە بۆ خەڵکی کوردستان و ئەحزابەکان کە بەرەنگاری پیلانەکانی جمهوری ئیسلامی ببنەوە و پوشەڵیان بکەنەوە وڵای لە پێشە من پێم وایە لە ڕابطە لەگەڵ خەڵکی کوردستانە ئەوەی کە لە ناوەیە بەشێکی خەڵکی کوردستانیش لە دەروەن بەشێکی بەرچاوی خەڵکی کوردستان ئەوەی لە ناوەیە ئەوان بە باوەڕی من زۆر باش خۆیان ئەزانن چی ئەتوانن بکەن چی لە دەستیان دێ و چی بکەن کە یەکگرتوویەکی زیاتر لە ناو خۆیانە پێک بێنن و چی بکەن کە حکوومەتی کۆماری ئیسلامی لە کوردستانە زەرینگیرکەن بە ئێسڵا جا ئەگەر هەواڵێکیان هەیە بینێرن بۆ حیزبە سیاسیەکان خەبەرێکیان لە جەموجۆڵ هەیە بینێرن بەکرێگیراوێکی جمهوری ئیسلامی ئەناسن ڕسوایکەن ناوەکەی بڵاوکەنەوە ئەگەر واقعان ئەزانن ئەو کاراکە لە بنەوە لە دژی حیزبەکان و لە دژی خەڵکو و هەڵسوڕاوانی سیاسی کارەکەوانە خۆیان ڕێبخەن بەڵام یەکگرتووی شارەکان پەیوەندی ناو شارەکان و شوێنەکانی تر زۆر زۆر گرنگە ئەوان بۆ خۆیان لە ئێمە چاترە زانن کە لە دەرەوە وەکو چاودێرێک تماشایەکەین ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیە گەورانە لە یەک گرێ بدرێ ئەگەر ژینگە پارێزە ئەگەر ژنانە ئەگەر مناڵ پارێزە ئەگەر بۆ بەساڵات چوانە ئەگەر بۆ دفاع و پشتیوانی لە مافی ئاژەڵ و حیواناتە ئەگەر بۆ خوێندن بۆ زوانی دایکە بۆ مەسەلە نەتەوایەتیەکانە هەم بۆ هونەرە بۆ ئەدەبیاتە بۆ فەرهەنگە ئێمە شەبەکەیەکی وەسیع لە خەڵکی تێگەیشت و پێگەیشت و کارەکات لە بواری موزیکە مجەسەمە سازیە هەموو ئەوانە بە نەوعێک ڕنگدانەوەی ویست و ئاوات و خواستەکانی خەڵکە و تێکڵاویەکی زیاتری خەڵک لەگەڵ حیزبە سیاسیەکان چون حیزبە سیاسیەکان بەشێکی دانەبراو لە خەڵکی کوردستانن و پوچەڵکردنەوەی ئەو پیلانەی کۆماری ئیسلامی لە دژی حیزبەکان ئەیکا بەشێکیشی هەڵەگەڕێتەوە بۆ ئێمەمانان کە لە دەرۆی کوردستانین و بە ناچار لە تەبعیدین لە ئوروپاین لە ئەمریکاین لە ئوسترالیاین لە غەربین و ئەوانە لە شوێنهای جۆرا و جۆرین ئێمەش تا ئەوەی کە بۆمان ئەکرێ بۆ بەهێزکردنی بۆ تەقویەتی ئەو جوڵانەوە لە ناوخۆی کوردستانە حەول بدەین ئەگەر زندانیەکی سیاسی ئەگیرێ ئەگەر پێویستیان بە یارمەتی ماڵیە ئەگەر پێویستیانە ئێمە دەنگی ئەوان بین ئەگەر کۆڵبەرێک ئەکەوێتە ژێر زەخت و زۆر یا گیانی لە دەسەدا یا بریندارە بێ بۆ بنەماڵەکانی ئێمەش لە دەرەوە دەتوانین ئەوەی کە لە دەسماندێ لە ڕابطە لەگەڵ ناوە بیکەین و بۆ ڕسواکردنی کۆماری ئیسلامی بۆ نیشاندانی داگیرکاریەکەی کە لە کوردستان ئەیکایە لە باقی شوێنەکانی ئێران زۆر کارەتوانین بکەین. بەڵێ زۆر سپاس.
دێمۆلێ کاکۆ هەڵبەت پێشەوەی کە پرسیارەکە بکەم هاوڕێکی خۆشەویستمان لە شاری بنامەوە نامێ بۆمان هەناردووە پرسیارەکەی ڕەتی بەم بەرنامە نییە لە بەرنامە داهاتووترا حتمما سەبارەت بۆ بقساکەین دەستی خۆش بێ هاوڕێ فوعاد لە شاری بانەوە چاوی خۆش بێت دواتر وەڵامی ئەو پرسیارەی ئەدەینەوە کاگاکۆ وەزعی هەرێمی کوردستان و عێراق ناسەقامگیرە تورکیا ئێران دەستێوەردانەکات ئەگەرەکانی بەردەم هەرێم پشتمو شتێ پێم هیوادارم دەنگم چاک بوو بێت دەنگم بەداخەوە چاکترە باش من هەوڵەدە بەدەنگی بە قسە بکەم ئەزانی وتم لە ئەوڵی پرسیارەکەت وتم کە ئەو وڵاتانی کە کوردستانیان داگیر کردووە لە ئێستا لە پلانێکی هاوبەشان بۆ ئەوەی کە ئەم ئەو وەزیەتەی کە لە کوردستانی باشوور هەیە ناسەقامگیرکەن بیخەنە ژێر پرسیارەوە بە شێوەیەک کێشەی سەرەکیان لەگەڵەمە ئەمە بەشێکە بەشێکی تری قازانج و مەنافعەکە هەم ئێران هەم تورکیا لەباری ئابووری لەم بەشە لە کوردستان هەیەە دووچاولەکە ئێران لەو کاتەوەی کە مەحاسرە اقتصادی لەسەر و لەلایەن وڵاتانەوە دادوستەدی لەگەڵ ناکرێت یەکێک لەو شوێنانی کە توانیوێتی دەوری ئەوە بداتەوە بە حسابی خۆی دەوری و محاسرە لە ڕێگای ئێرەوە بووە بە ملیۆن و بە ملیار دۆلار لێرەوە واردی کوردستانی لە واردی ئێران بووە لەو ڕێگاوە توانیوێتی بەشێک لە مەسلەی ئەرز و مەسلەی دۆلار و معاملاتی خۆی لەو بوارەوە چارەسەر بکات بەشێک دەوڵەتی تورکیا خەریکی معاملەکردنە لێەوە نەوت لە ڕێگای تورکیەوە لە کوردستانی باشوورەوە لە ڕێگای تورکیەوە سادرەکرا بە ملیارد قازانجی لێبات و ئەمە بەشێک قازانجی ئەم وڵاتانەیە لەم مەسەلە مشەخەسە جا ئەوتم ئەوە بخەرە پاڵ ئەو مەسەل جا لە پاڵ ئەمەیە مەسلەی هێزە ئۆپۆزیسیۆنی دژ بە خۆیان لەولاوە جەرایانی پەکاکەوە لەملاوە ئەحزابی ڕۆژهەڵاتی دژ بە کۆماری ئیسلامی بۆتە هۆکارێک کە ئەمان سێ هەدەفی پێکەن هەمەوەی کە بیانەوێت لایەنێکی ئۆپۆزیسیۆنی سەر بە خۆیان سەرکوب بکەن و حزوریان هەبێت لە ناوچەکەیە دوو بەرژەوەندی ئابوووریەکانی خۆیان تعقیب بکەن لەم بەشە و ئەوەی کە بە قازانجییانە لەم بەشە بێن بە شوێنیا بچن تێهەم ئەوەی کە لە ئەوڵە باسم کرد ئەو مەسلەی کورد و ئەو سەمە مێژوویە کە لەسەر خەڵکی کوردستان هەیە و ئەوانیش وەکو یەکێک لە داگیرکارانی ئەم مەسەلەیە لەمە نەخشیانە بێت دەوڵەتی تورکیا نازانم ئەوەی کە موردی پرسیارەکەی تۆ بوو ئەوە بەڵام لایەنە سیاسیەکان لێرە یەکێک لە کێشەکانیانەوەی بەجێەوەی کە وتم ئەگەر ئەوان لەسەر مەسلەی خەڵکی کورد و سەرکوبی خەڵکی کورد هاوبەشن هاو نەزەرن و سابقەیەکی مێژووشیان لە هاوکاری هەیە لەگەڵ یەکترین لەسەر مەسەلەم شەخص بەڵام لەباری مەنافعی ئابووریەوە قازانج و بەرژەوەندی جیاوازیان هەیە یەکێک لەو ئیشکالاتێک کە توانیوێتی نفوزی ئەوان لێرە زیاتر بکات ئەوەیە کە لایەنی سیاسی لێرە یا دەسەڵاتدارانی هەرێم لێرە نەیانتوانیوە لەو کێشەی کە لە بینی ئەو دوو وڵاتەیە هەیە بە تایبەتی کەڵک وەربگرن کێشەکان و ململانەی ناوخۆیان بە شێوەیەک زیاتر دەستی ئەو دوو دەسەڵاتی ئاوەڵا کردووە کە لێرە توانن خۆ بنوێنن لەشکەرکەشی بکەن درۆن بنێرن بۆمبارانی مەناتقی جۆراوجۆری ئێرە بکەن بە بەهانەی بوونی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی دژبەری خۆیان لێرە یەکێکی تریش کە مەسەلەی دەوڵەتی عێراق و بەڵێ کاگاکۆکارەکەم ئەوە بوو حکوومەتی ناوەندی عێراق چەند زیاتر پێشەوەیان حکوومەتی ئەزانی حکوومەتی عێراقیش هەروەکو تورکیا و ئێران ئەویش توانیوێتی لە ڕێگایەکی ترەوە دەسەڵاتی ئێرە
دەسەڵاتی هەرێم و ئەمەی کە ئێستا لێرە هەیە مەحدود بکاتەوە لە ڕێگای دەسڕاگرتن بەسەر موچە و قوتی ژیان و گوزەرانی خەڵک لێرە ئەوەی خستۆتە گرێوی خۆیەوان و ئەو بە معنایەک محدودیەتێک کە لەباری مەسلەی بودجە و مەسلەی ئابووری بۆ حکوومەتی هەرێمی دروست کردووە ئەم دەسەڵاتەی لێرە ئەوەندەی تر لەژێر فشارە قەراردانەوە وتم لەولاوە تورکیا لەولاوە ئێران و لەولاوە حەشی شعبی لایەنەکە سەر بە کۆماری ئیسلامی ئەو پەیڕەوی لە سیاسەتەکانی کۆماری ئیسلامیەکە لەم ناوچە و لە سەرەتای قسەکانی کە حەمە شتێکی ئیشارە پێکرد کە لە سەرقاڵبوونی دەسەڵاتە دڵهێزەکان کە ئەوانیش جاران بە شوێن قازانج و بەرژەوەندی خۆیان لەم ناوچەیە بوون وەکو ئەمریکا و باقی وڵاتانی تر بە قەزەی ئۆکراینەوە وەلەو بۆشاییە دەسەڵاتانی ناوچەیی داگیرکرد توانیانە کەڵە وەرگرن هەر کامێکیان بە قازانج و منافعی خۆیانەوە لەم ناوچە خەریکی پێشڕەوین و نەفوذن تا چەندێک ئەتوانن حەشی شابی یا دەوڵەتی عێراقی یا ئێران یا هەر شتێک نەفوذکەن بە زۆر فاکتۆر بەستێگیە کە من پێم وایە ئەویش هەر وەکو لە قەزەی ڕۆژهەڵاتە باسمان کرد یەک فاکتۆر کە زۆر جددی ئەتوانێت بەر بە هەموو ئەوانە بگرێت مەسەلەی لێک نزیک بوونەوەی دەسەڵاتی هەرێمە لەگەڵ خەڵک لێرە کە لێنێک کەوتوەتە لێوان خەڵک و حکوومەتی هەرێم لێرە و بە شێوەیەک دەسەڵاتدارانی هەرێم هەم دۆستانی دەوروبەری خۆیان لە دەستداوە لەباری بینمللی هەمەوەشی کە بۆ دۆستان و بۆ درێژەبەتە پێدان بە دەسەڵات بە شوێن دۆستی خۆیان ئاگەڕن لە ناو دەسەڵاتدارانی ناوچەیە وەکو تورکیا و عێراق و ئێران و مانەوەی ئەم چوارچێەوە ئەم قەبارەیە بەوە ئەبەستنەوانێک کە دۆستی خۆیان لەوە بدۆزنەوە بە بڕوای من جارێکی تر پێویستە کات کە دەسەڵاتدارانی هەرێم یەکەم لە ناو خۆیان تەبابن هاودەنگ بن هاوگوتار بن و جگەلەوەش بەدانی بژێوی ژیان و بە کەمکردنەوەی ڕنج و میحنەتەکانی خەڵک جارێکی تر نێوان خۆیان و خەڵک لێرە نزیکتر بکەنەوە و ئەوە توانێت جواب بەو پیلانگەڕیانە بێت و ئەوە توانێت جبهەیەکی مقاومتر لە حکوومەتە ناوچەیەکان کە بە قەولی فارسیەڵێ دووستی خالە خرسن حتا بۆ ئەوانیش دابی بکات نەگەڵ هاوپەیمانیە کاک ئاکۆ زۆر سپاس بینەرێکی خۆشەویستمان لە کێلەشوێنی سەقز و بانە نووسراوە پرسیارێکی یاراستەی هەردوو میوانی بەرنامەکە کردووەکە ئایا هەڵسوکۆتی بەرپرسانی هەرێمی کوردستان لە ڕابستە بە ئەحزابی ڕۆژهەڵات سەبارەت بە ڕێکۆتنامەی ئەمنی عێراق و ئێران گونجاو ئەبینن؟ هاوڕێ ئاکۆ من جوابم نەخێر وتم بە دلیلی ئەوەی کە ئەلبەت وتم بڵم نەخێر لە بلو موقعیەتی کە ئێمە خۆمانی تێدایم جواب بدەمەوە بەڵام لەو جاگەی کە ئەوانتیایەتن لەو نەگەرانی کە ئەوان هیانە لەو فشارێک کە ئەوان بەسەریانەوە ئەحساسەکرێت لە هەر سێلایەنی عێراق و تورکیا و ئێرانەوە لە سەرەتاوە هەڵسوکەوتەکانیان ئەیتوانێت جۆرێکی دەربووە خوردیان بۆ پەدیدەیان توانێت جۆرێکی تر بووە بەڵام لە ڕاستیە تا ئێستا تا و جێگای بێمە ئاگەڕێنێتەوە لانی کەم هەڵسوکەوتی لایەنی دەسەڵاتدار لێرە ڕەتکردنەوە ئەو فشارە بووە کە لەلایەن ئێرانەوە هاتۆ بسرێت بە شێوەیەک سعی کردووە دەفعی بکا بە قەولی خۆیانەوە هەموو فشارەکانێک کە کۆماری ئیسلامی یا بە کوردی ئەوە بڵێن لەو قەتعنامە لەو بڕیارە ئەمنیەتیە کە عێراق ڕێکۆتنامەکە ئیمزایان کردووە هەموو خاڵەکانی نەچۆتە پێش و هەندێک خاڵیان بە کولی ڕەت کردوەوە ئەوانش ئەوەی کەمە بەستی منە لە ئەوەوە وتم نەخێر نە بە نسبەت هەڵسوکەوتی لایەنەکان بەرامبەر بە خۆمان لایەنەکان تا ئێستا هەڵسوکەوتی مناسبیان بووە تا ئێستا و فشاریان سعی کردووە دەفەکەن لەسەر ئەو مەسەلە مشەخەسەی کە لە ئەوڵە باسم کرد ئەوەی کە ئەمان ئەم دەسەڵاتدارانە ئەم حکوومەتانەی دەوروبەر و ئەقلیمی ئەیانەوێت کولی
پرۆسی هەرێمی کوردستان و دەسەڵاتەکەی ببەنجێت پرسیار ئەوە بوو کەوتم نه بەنسبەت ئەو پەدیدە مشخصەوە تا ئێستا بەنسبەت لایەنێکەم لایەنی خۆمان با تۆجو بە هەموو فشارانەی کە قابلی دەرکیشە توان هەڵسکۆتێکی گونجاوی هەم بۆ ببووە. زۆر سپاس هاوڕێ کاک حەمە ئێوە تێبینیزان بۆ ئەم پرسیارە کە ئایا هەڵسوکۆتی بەرپرسانی هەرێمی کوردستان لە ڕابستە بە حزابی ڕۆژهەڵات سەبارەت بە ڕێکۆتەنامەی ئەمنی عێراق و ئێران گونجاوە بینن؟ ومن هەرو جوابم هەیە کە کاگاکۆ باسی کرد بەڵام ئەگەر ئیجازە بدەی من لە پرسیاری پێشووە لەسەر چاوەڕوانی خەڵک قسم کرد ئەو چاوەڕوانیە لە خەڵکەیە بەڵام بۆ حیزبەکانی چەند کەلیمەیە ئەرزکەم ئەویش من پێم وایە خەڵکی کوردستان بە حەق و بە دروست داوا لە حیزبەکانەکەن کە یەکگیرتر بن هاوکاری زیاتر یەک بکەن و لەم شرایەتە بە هیچ جۆرێک هیچ نەو کێشەیە کە بتوانێت عەلەیهی ئەوان و عەلەیهی خەڵکیش استفادەی لێ بکرێ جای کێشەی ناوخۆ بێ ئەوانە نەبێ و لەلایەکی تریشۆ بلەخەرە هێڵێکی سوور ببێ خەتێکی سوور ببێ تەبلیغ بۆ مەسهەب لەلایەن حزبێکی سیاسیەوە تەبلیغ بۆ نەهای مەسهەبی لەلایەن حزبێکی سیاسیەوە و یا تەنانەت ناوزەتکردنی حکوومەت ئەکرێ ئیسلاحی بکەی لەلایەن حزبێکی سیاسی ترەوە ئەمە بۆ خەڵک کێشە دروستەکات ئەمە تەبایی خەڵک لاوازەکات و ئەوانە ئەگەر حزبەکان بە حەق چاوەڕوانیان هەیە کە خەڵک پشتیوانیان لێ بکەن خەڵکیش چاوەڕوانی لە حزبە سیاسیەکان هەیە کە کێشەی ناو خۆیان نەبێتە کێشەی ناو خەڵک و بتوانن بە شێوەیەکی مۆدرن بە شێوەیەکی ئەمڕۆیی جواب مشکلاتی خۆیان بنەوە ئەمە یەک و دووهەمیش لە باری سیاسیەوە هێڵێکی سوور بێ کە قازانجی خەڵکی کورد لەکوایە ئەوە دیاری بکە نەمەنافعی ئەم حیزب و ئەو حیزب بۆ ئەوەی کە مەسەلەن بێژین مەلایەک لەگەڵ خۆیکا یا شیعەیە لەگەڵ خۆیکا یا سونیە لەگەڵ خۆیکا یا ئیسلاح تەڵەبێک لەگەڵ خۆیکا هەرەکی بێ ئەو تەبایەی ناو خەڵک زەربەی لێبات. زۆر سپاس بۆ هاوڕێیاکۆ و کاک حەمە ئەگەر کۆمنتێکتان نەبێت بەرنامەکەمان زیاتر ناتوانین لەوە ئێزامە بدەین ئەوەی بەرنامەکەمان تەواو بووە. زۆر سپاس بۆ بەشداریتان. زۆر سپاستانەکەم زۆر دەستان خۆش بێت. زۆر سپاس ببورن کە کێشەی تەکنیکی لە هەردوو لامانەوە هەبوو بلانیکەم لەلای من و کێشەی دەنگم هەبوو بۆ کاتی تر و بەرنامەی هەوڵەدەم شایکەم زۆر سپاس و ماندونم. زۆر سپاس بۆ هەردوو میوانی بەرنامەکەمان هاوڕێ محەممەد خاکی و هاوڕێ ئاکۆ ئەنوەری. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی ڕاستەوخۆیەکی دیکە ماڵەوە. غمی مرگی ایوان نای سرشانی که وطن رمان غمی مرگی ایوان نای سرشانی که وطن رمان غمی ایوا تو ریوخین غمی ایوا توجنودی غمی و بینگوی زوبو کشیده بری بیانی آزادی دلن همو لنکی شادی یادتن بکن لبر بیانی شادی آزادی یادتن بکن لبر بیانی شادی آزادی
استدین پیشروان ورو به باکیتن سامی مرگی تکشکار مرگی به باکانتان زبونی سر تودکرانی اشکر از راد olay piru bawartan irade fitavi emay bahmunuwan khami ewa turayuqin khami ewa tawajmutin khami ewa tinbu hebu bo peshi bede bari bayani آزادی دلن همو لمکی شادی یاد چندکه نبر بیانی شادی آزادی یاد چندکه نبر بیانی شادی آزادی رضا جانبازی تان نمر بازی اوی بر رزگاریا رزگاری باشی انسان bu sosyalizm bu azadi yekjariya Kami ewa tureyuqin Kami ewa tavazmutin Kami ewa tinbu hebu bo peşi bede Dari beyani azadi dilan hamu lamki şadi Yapten deke Neber beyani şadi azadi Yapten deke Neber beyani şadi azadi Yavanu kuçey şaran Şapul şapul deryayı kabatile munzeda Az sangareti barzi kevan Alay sure kabayadi eva halkira Havari zindanakan Mجدی شوی رشلاده دا شوگار شخصکا خمی ایوا توریوقین خمی ایوا تمزموتین خمی ایوا تینبو هدو بو پیشی بردین بری بیانی آزادی دلن همو لنکی شادی یکتن دکه نبر بیانی شادی آزادی یکتن دکه نبر بیانی شادی آزادی